خۆشەویستان گیڤەوەیەکان دەبەخشین 6 هەژمار واتە 6 ئەکاونتی یوتیوب توانیا ببنە براوەی خەڵاتەکانی ئاری گەیمینگ گەر بتوی خەڵاتەکەت وەربگری لە ئاری گەیمینگ تکا دەکەم مۆبایلێک لابێ ئەو چەناڵی یوتیوبەی کە کۆمنتت پێنووسیوە لە لات بێ لات کراوە بێ زۆر باسایین توانی خەڵاتەکە دەبیتەوە وەرها بۆ کەسانێ بەدوای هیتفۆنی دەرەجەیەک دەگەڕێن زۆر ناوازەبی و نرخشی زۆر گونجاوبی ئەستا هیتفۆنەکانی هایپەرێکس لە زۆری ئەلفا وایرلس لە ئاری گەیمینگ بەردەستە ئەتوانی تاوەکو 300 کاتژمێر بەبێت چارج بەکاری بهینی وەروە هیتفۆنی هایپەرێکسی کلاودی 3 بە شێوەی وایرلس تاوەکو 120 کاتژمێر بە شەحن کار دەکا بە خێرایی 2.4 گیگاهرتز کار دەکەواتە لیتنسی زۆر کەمە بۆ هەردووچیان مایکرۆفۆنیان لەگەڵا مایکرۆفۆنەکەشیان کواڵیتی زۆر باشە بۆ ئەوەی بتوانین لە کاتی یاریکردن چارج بکەی و 2 ساڵیش زمانیان لەگەڵا دەتوان سەردانی ئاری گەیمینگکەن بۆ دەستکەوتنی هیتفۆن یاخود هەر بابەتێکی دنیای تەکنەلۆژی بە تایبەتی گەیمینگ لایەن دەست دەکەوێت. ئازیزان و خۆشەویستان بەخێربێن بۆ ئەڵلقەیەکی نوێی 01 ژیری ئەڵلقەی ژمارە 208 مار دەکەم ئەمڕۆ بەرواری 28/6/2024 لەگەڵ گێرمای چۆنن بەڕاستی زۆر گەرمە بۆیش لێرە کەم دەمبین لە ستودیۆ لە بەری ستودیۆگەم بەڕاستی زۆر فێنگ نییە ئۆکەی بەزە هەفتەیە حەزم لێبوو لە ستودیۆی خۆم بیکەم نەک بە لاپتۆپ مۆنتاژ بکەم لە شوێنێکی دیکە تەنیا دەنگ بێت کا دەکەم دگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەن بادەست پێ بکەن. گەورەترین یاریەکان کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە ژمارەیان زۆر نییە تەنیا 2 یاری تۆزێک بەناوبانگمان هەیە ئەویش یەکەمیان لویجی مانشن 2 HD لەسەر نیتندۆ سویچ بە شێوەی ڕیماستەر بڵاوکرێتەوە تقریبان ریمیکە بەڵام ئەمە دەڵێن ڕیماستەر لەبەرەوەی کواڵیتیان زۆر لێک نزیکە تەنیا پاکرێتەوە و کواڵیتەکەش کرایتە HD هەرچەند نرخی یاریەکەی $60 تۆزێک گرانە لەبەرەوەی ڕیماستەرەکان لە لای نیتندۆی هەر بە یاری نوێ حسابن مهم ئەو کەسانی کەیفیان بە لویجیز مانشن دێ بەشی دومی کە لەستا فریدیەز و پێماوی کاتی خۆ بڵاوکراوە ئێستا بە ڤێرژنی نوێ بەردەسە دەتوانین بەدەستی بخەن و یوبیسۆفت لە کۆتاییدا بەش یەکەمی یاری بیان گود ئەند ئیڤڵی لە یادی 20 ساڵی بڵاوبوونەوە یاریەکەی دووبارە بڵاو کردەوە وەروە وتیشیان کە بەشی دومێشتا لە بەرەبێنانە کە لە 2008ەوە بەشی دوم لە بەرێنانە لە 2000 پێماوی حەفدە بوو جارێکی دیکە باسییان کردەوە لە 2010 90 بوو گەیمپڵیان پیشاندە تاوەکو ئێستاش بەشی دومی بیان گود ئەند ئیڤڵ بڵاو نەکرێتەوە سو وتیان چیرۆکی بەشی یەکەم پەیوەندیی زۆری بەشی دووەم هەیە سو گوتیان لە خۆتان ئەو ڤێرژنەی بکەن تاوەکو لە مستەقبل کە باوەڕ ناکەم بەرجیز بڵاو بکرێتەوە باز مهم دەڵێن بەشی دوم هەر لە ڕێە یاریەکانی پلەیستیشن پلس لە بۆ مانجی جوڵای واتە مانجی هەفت ئاشکراکران کە بەڕاستی زۆر بەدڵم نییە بەڵام ئۆکەی بۆردەرلاند سەی تێدایە کە بۆ کەسانی نیان کرێت دەتوان لەم مانگە بە خۆڕایی وەری بگرن و تاقی بکەنەوە یاخود بیخێنە سەر لایبرەری خۆتان هەر کاتێک بتانەوێت لە مستەقبلتان تاقی بکەنەوە هەروە یاریەکانی NHL 24 لەگەڵ یاری ئەمۆنگ ئەس کە بەخۆی یاریکە نرخی زۆرگران نییە باوەڕش ناکەم کەسەبی لەسەر مۆبایلی یان ئایپادی و یاری نەکردوی بەزەکەنەتان کردێ بە ڤێرژنی پلەیستیشن 4 و پلەیستیشن 5 هەر سێ یاری لە 2 مانجی هەفت بەردەست دەبن. بێمە لای هەواڵەکانی ئەکسبۆکس بەڕاستی گەورەترین هەواڵش باسی بکەم زۆر پەیوەندی بە ئەکسبۆکسەوە نییە زیاتر پەیوەندی پلەیستیشن نییە بەڵام دەتوانین بڵێن دەربەچی نوێی پلەیستیشنە لە ئەکسبۆکسیدا هەرچەندە دەڵێن بە فەرمی نازانین تەنیا قسەیە بەس بابێتان بڵێم چییە لافتەکان ڕابژ زۆر باسم کرد بەڵام ئێستا تقریبا زانیاری زیاترمان هەیە بە باسی یاری بلاک میث ووکۆنجی بکەن کە بڕیارە لە 28 لەسەر پلەیستیشن یاخۆ پلەیستیشن 5 وەرە کۆمپیوتەر بڵاو بکرێتەوە کە تاوەکو ئێستا وامان دەزانی یاریەکە لەسەر ئەکسبۆکس لە ڕۆژیەکەم بەردەست دەبێت بەڵام پێ ناچی لەبەرەوەی لە کۆنفرانسی گەیم فست بینیمان کە بەرواری بڵاوکردنەوەکەی ئاشراکرا بەڵام ئەکسبۆکسی تێدا نەبوو جا بێگومان وت دەماوت لۆچە ئەکسبۆکس تێدا لەبەرەوەی پلەیستیشن و سۆنی بە فەرمی نانوتێکەوە ڕێککەوتنیان لەگەڵ ستودیۆ گەیم ساینس کردێت تاوەکو یاریەکە سەرەتا لەسەر پلەیستیشنی بەردەست بخەن دوای بیخەنە سەر ئەکسبۆکسی قسەیان نەکردبوو لە جەماعەتی ئەکسبۆکسیان پرسی چەندین وێبسایت وتیان هۆکاری سەرەکی کەوا یاری بلاک میث ووکۆنگ لەسەر ئەکسبۆکس بەردەست نابێت لە ڕۆژیەکەم چییە جا ئەوان وەڵامێکیان داوە کە پێم وابی دەڵێنە بە فەرمینە لەبەرەوەی ئەکسبۆکس دەڵێ ئێمە ئامادەین هەموو ئامادەکاریشمان کردووە و کاریش لەگەڵ گەیم ساینس دەکەین تاوەکو باشترین و ڤێرژنی یاری بلاک میث ووکۆنگ بیخەنە سەر Xbox Series X و Xbox Series S لە هەر کاتێک کە بیانێ بڵاوی بکەنەوە بەڵام ئێمە ئاگاداری هەر ڕێککەوتنێک نین لە نێوان گەیم ساینس و هاوبەشەکانی دیکەمان ئەنجام درابێ بۆی ناتوانین قسە لەسەر بابەتە بکەین بەڵام ئێمە دڵخۆشین و دەمانەوە یاریەکە لەسەر Xbox لە داهاتوو بە ڤێرژنێکی باش بڵاو بکرێتەوە جا بێگومان ئەکسبۆکس باسیەوەی نەکرد کە هیچ ڕێککەوتنەکەیە بەڵام وتی ئێمە ئاگادار ڕێککەوتن نیە یعنی وشەی ڕێککەوتنی لێ دەخێنە ئەو مناقەشەیە کە ئاگادار نین بەڵام بلاک میث ووکۆنگ گەیم ساینس لە وەڵامی ئەو قسانە چەند بۆ جارێک کە وتیانە هۆکاری سەرەکی دواخرانی یاریەکە بە ئەو دەگرێتەوە دەیانێت باشترین ڤێرژنی یاریەکە لەسەر ئەکسبۆکسی بەردەست بخەن جا ئێمە یەکسەر بیرمان لەوەی دەچی
اوكي کێشەکە لەوانە لە Xbox Series S بی پێویستی بە ڤێرژنێکی جیاواز بیت کە Xbox Series S ئەوەندە بەقوت نییە پێویستە یاریەکە کواڵەتی دابەزێنرێ تۆزێ ماسەفاتیکەم بکرێتەوە تاوەکو کار بکە لەسەری پێشترێش نمونەی لێو بابەتەمان هەبوو لە یاری لاری Baldur's Gate 3 کە پارساڵ لەسەر پلیستیشنی بڵاو کرا لەسەر Xboxی بڵاو نەکرا بەهۆی ئەوەی یەکێک لە مۆدی کۆواپی یاریەکەی کە شاشە دەبێت دوو شاشە لەسەر Xbox Series S دەتوانی کار بکە تاوەکو مایکرۆسۆفتی کاکە باشە ئەو مۆدەی لادە لەسەر Series S با یاریەکە بەردەست بیسەوە بڵاو کراوە ئێمە وا بیر دەکەینەوە کە هۆکارەکە ئەوە بی بەڵام تاوەکو ئێستا نە سۆنی نە مایکرۆسۆفت و نە گەیم ساینس باسی ئەویان نەکردێکەوە ڕێکەوتنێکی ژێربەژێری لەگەڵ گەیم ساینس هەبی یاریەکە لەسەر Xboxی بڵاو نەکاتەوە ئەگەر هەبایە سۆنی باسی دەکرد بە بڕای من بەڵام نییە نازام لە بۆچی نییە ئۆکەی کاتە دوو قسەمان هەیە هۆکارێکیان لەوانەیە سۆنی بی ژێربەژێر ڕێکەوتنی کردبی تاوەکو یاریەکە لەسەر Xbox بەردەست نەبی سەرەتا لەسەر PlayStation بەردەست بی بەڵام مەکەوتم تەنیا قسەیە و دەڵێن بە فەرمی نازانین لە یاشی دیکەمان هەیە کە پێشترش نمونەی وامان هەبوو یاریەکە لەوانەیە کێشەی گرافیک و کێشەی پرفۆرمانسی هەبی لەسەر Xbox Series S نازانین لەبەرێ مایکرۆسۆفت دەڵێ دەبی هەر یاریەکە بڵاو دەکرێتەوە لەسەر Xbox Series دەبی لەسەر X و S بەیەک ماسەفات بڵاو بکرێتەوە گەرچی کواڵەتی نزمتر بی لەسەر Series S کێشە نییە لەبەرەوەی ئەو قوتەی نییە بەڵام دەبی بڵاو بکرێتەوە ئەو مەرجە هیچ کۆمپانیایەک ناتوانێت تەنیا لەسەر Series X یاری بڵاو کات دەبێت لەسەر Series S بەردەست بێت لەبەرەوەی مایکرۆسۆفت Series S بەو نوعی دەفرۆشی کە هەموو یاریەکان لەسەر Series S بەردەست دەبێت پێم وانییە من وەکو خۆم گەڕێی شخصی خۆم بڵێم لەوانەیە سۆنی عقدەچی کردی بێت لەوانەیە بە نمونە 3 مانگ 4 مانگ 5 مانگ بە شێوەیەکی زۆر کورتکەوە ئی باسکردن نەبی عقدەچی کردێت تاوەکو لەسەر Xbox Series بڵاو نەکرێتەوە بەڵام مەکوتم تەنیا قسەیە و دەنگۆیە و دەڵێنە نەک دەنگۆ دەڵێنە فەرمی نییە تەنیا کوۆتە بۆیش پەنجەم وارێ دەکەم واتە قسەی ئی من نییە ئی کەسێکی دیکەیە کە قسەی مایکرۆسۆفتە دەڵێن ئاگاداری هیچ ڕێککەوتنێکیش نین کەواتە لۆ قسەی دەکەی ئۆقسەی دەکەواتە دەزانی شتێک هەیە بەڵام ناتانوێت ئاشای بکەن لە بەرەوەی شوێنی مایکرۆسۆفت نیە ئاشکرای بکە پێویستە سۆنی یا گەیم ساینس ئەو ڕێکەوتنە ئاشکرا بکە بزانین لافتەکانی داهاتوتەبی بەس مهم لە 28 یاریەکە بڵاو ناکرێتەوە لەسەر Xboxی تەنیا لەسەر PlayStation و PC بڵاو کە بەداخەوە لە بەرەوەی ئەو یاریە وش لیسترین یاریە لەسەر ستیمی ئەو ساڵ وارەسە PlayStation 5 یەکێکە لە پڕ چاوەڕوان کراوترین و پری ئۆردەرترین یاریەکان تاوەکەستە بینیمانە چکە یاریشی زەبەلاح و ناوازە دیارە و یەکەم یاری زەبەلاحی چینە بەو شێوازە بیبینین قسەکردنە سەر Xbox بابێمەوە لای مادبووتی سەرۆکی ستودیۆکانی Xbox لە مەفتەیە تۆزە لە مقابلەیەکی نوێ باسی هەندێک شتی دیکە کرد کەوا یەکێک بێ لەوانەیە لەو هۆکارانەی کەوا ستودیۆ گەیم ئەوە تانگۆ گەیم وۆرچیان داخستکە و ستودیۆی یاریەکانی وەکو بۆم نوێترین یاری خۆیان کە هایفای ڕەشە بڵاو کردەوە یاریەکانی هیڤڵ وثن گۆست وایر تۆکیۆ زۆر یاریان هەبوو وەچێک بوو لە ستودیۆ زۆر ناوازەکان بەڵام بەداخە و داخرا مهم هۆکارێکی نوێ کە مادبووتی ڕایگەیان دەڵێ هۆکارەکە دەڵێ ئایا ئەو تیمە هەر هەمان ئەو تیمەنە کە پێشتر یاری ناوازیان دروست دەکرد یان بەرپرسەکانیان گۆڕدرا بگومان بەرپرسەکانیان گۆڕدرا لە بەرەوەی شینجی میکامی دروستکەری ڕزدنیڤڵ کە ئەو ستودیۆی دامەزران کاتی خۆی لە ژاپۆن پێشەوەی لەلایەن مایکرۆسۆفت بکردرێم یەکێک لە ستودیۆی ناوازەکان کە مایکرۆسۆفتش کردی ستودیۆکی هەر ناوازە و بەڵام لە ماوەی ڕابردوو پێما بیسەرەتای ئەم ساڵ بوو من لە بەرنامەش باسم کە شینجی میکامی ستودیۆکی بەجێ هێشت و تۆزێک گۆڕانکاری لە ناو هەیکەلی تانگۆ گەیمز ڕوویدا بەڵام توانیان بەبێ شینجی میکامی یاری هایفای ڕاش بڵاو بکەنەوە لەبەرەوەی شینجی میکامی خۆی دەرهێنێت یاری هایفای ڕاش نەبوو پرۆدیوسەریش نەبوو بەڵکو ستافی نوێی ناو تانگۆ گەیمسی بوون کە هایفای ڕاش تاوەکو ئێستاش بە ئێستاشەوە لە پاش بڵاوکردنەوەی هێڵ بڵیدی پێشوازی لێکراوترین یاری Xbox لەم جیلا کە مایکرۆسۆفت لەوانەیە بڵێن وەنیە بەڵام وەیە باشترین یاری نییە لە جیهان بەڵام باشترین یاری Xbox تاوەکوستە لەم جیلا لەم نەوەیە بڵاو کرێتەوە مهم پێم وابی مایکرۆسۆفت ئێستا هەموو قسێک دەکات تەنیا بۆ ئەوەی عیبە لەسەر ستودیۆ لەسەر بەرپرسانی خۆیان لا بدەن کە پێم وابی غەڵەتێکی گەورەیان کردووە بازاکەشی دەدەن بە تایبەتی فیل سپێنسەر بازاکەی دەدا کە یەکێک لە باشترین ستودیۆکانی خۆی داخست کە باشترین یاریشی تاوەکو ئێستا لەم جیلە بە بڵاو کردەوە یاری فۆرسا هۆرایزن 4 بەشی چوارەم یاری فۆرزا لەسەری ساڵ دیلیز دەکرێت واتە خانەنشین دەکرێت هیچ کەسێکی دیکە ناتوانێت یاریەکە لە گەیم پاس بۆ یەکەم جار بکەم ناتوانێت بۆ یەکەم جار بیکڕێ و ناتوانێت یاریەکە ئەنجام بدەیت بەڵام بۆ کەسانی کە یاریەکەیان هەیە کڕیویانە بە دیسک بە دیجیتال لە Xbox گەیم پاس هەیان بۆ یاریان پێکردووە بگومان بەردەوام دەبن لە یاریکردن لە بۆ ماوەیەکی دیکە بەڵام نازانین تاکەی بەڵام بۆ خەڵکی نوێ ئیدی یاریەکە دیلیز دەکرێت جا هۆکاری سەرچی چکە فۆرزا هۆرایزن زۆر کۆن نییە هۆکاری سەرچی بێگومان مایکرۆسۆفت دەڵێ بۆ ئەو دەگەڕێتەوە کەوە
کێشیان لەگەڵ براندەکانی ئۆتۆمبیل هەیە براندەکانی ئۆتۆمبیل عقدەکانیان نوێ ناکەنەوە جاو کێشەی پێشتر لەگەڵ گراند توریزم و پلیستیشنیش هەبوو کە عقدەکانیان نوێ ناکەنەوە ناگەڕن ئۆتۆمبیلانەی کە مایکرۆسۆفت عقدی لەگەڵ هەیە عقدەکان نوێ بکرێتە بۆ ئەوەی لۆگۆ و شێوەی ئۆتۆمبیلەکان بەکاربێت کە پێم وایە شتێکی زۆر بێعقلانەیە کۆمپانیەکانی ئۆتۆمبیل دەیکەن لەبەروی لەو یاریانە باشترین مارکتینگە لە بۆ ئۆتۆمبیلەکان بەڵام دیارە پێویستیان بۆ پارەی نییە کە وەزشیان زۆر خراپە براندەکانی ئۆتۆمبیل بەس مهم بێعقلیەکە لەلایەوان و چه بازەکەی دەدا بێگومان گەیمەران بازەکەی دەن کە ناتوانانی چی دیکە یاریان بکڕن چەندی ساڵە مایکرۆسۆفت دەیەوێت بە تەواوەتی لە هاردوێری کۆنسۆڵ دوور بکەوێتەوە ئەوە خطوە یەکەمیشی ئەنجام دەدە لە مانجی هەفت کە چییە لەرگەی فایرستی کە شێوەی فلاشێکی هەیە لە تەلەڤیزیۆن دەدەیت دەتوانین لە ڕێگەی ئەو فلاشە کە پێدەوترێ ئەمازۆن فایرستیک یاخود فایر تیڤی دەتوانین لە ڕێگەیەوە لە ڕێگەی ستریم بە شێوەی ئینتەرنێت بە شێوەی ڕاستەخۆ یاریەکانی ئەکسبۆکس و گەیم پاس ئەنجام بدەیت بە شێوەی ئەپلیکیشن دەدەیت سەر تەلەڤیزیۆنەکەت و دەیکەیتەوە توان کۆنترۆلەرێکی ئەکسبۆکسی لەگەڵ کۆنێکتکەی ئەگە خێڵێکی باش دەبی لە ڕێگەی وایفای دەتوانی یاریەکان بکەیت کە تۆزێک گومانم هەیە لەوەی کە چەندە بەقوتە و چەندە کواڵەتێکی باشپان دەدا بەڵام هیم مایکرۆسۆفت دەڵێ بە 4K بە کواڵەتێکی باش لە 25 وڵات بەردەستی دەخەن بلوتوثی هەیە لەگەڵ کۆنترۆلەرێکی ئەکسبۆکس کۆنێکت دەبێت دەتوانێت گەیم پاس ئۆڵتیمەتی لەسەر تاقی بکەیتەوە بزانین دەپی لە داهات زۆرسی خەم بە ستریمینجی نەتاوە کوێستە مایکرۆسۆفت فلای سیمولێتر ژمارەی گەیمەرانی گەیشتە 15 ملیۆن پلەیەر 15 ملیۆن گەیمەر کە ژمارەیەکی زۆر باشە یاریەکە لە 2020 بڵاوکرایەوە تاوە کوێستە لە ماوەی 4 ساڵ 15 ملیۆن کەس یاریەکەی کردووە و 15 ملیۆن کەسیش یاریەکان داوڵند کردووە زیاتر لە 1 ملیارد جار گەشتی فڕۆکەرە ناو یاریەکان زانامدە کە سەرکەوتنی زۆر گەورەیە بگومان بۆ یاریەکە بێمەوە سەر هەمان بابەتی کە مایکرۆسۆفت دەوێت لە بۆکسی کۆنسۆڵ دوورکەوتەوە بەڵام خەریکی دروستکردنی بۆکسە کێچکە یەکێک لە پاتنتەکانی بڵاوکرایەوە کە پاتنتێکە واتە نەخشە ڕێگایەک و خەریتەیەکە لە بۆ مستەقبل مایکرۆسۆفت بۆکسێک دروست بکە کە ستریمینگ بی واتە هاردوێردی تێدانە یاریەکان لە ڕێگەی ئینتەرنێتی ئەنجام دەدا بەڵام جا هاردوێر دروستکردنی هاردوێر لە بۆ ئەو شتەی لە بۆ کەمکردنەوەی لەیتنسیە بێگومان وەروەها کۆنێکتکردن و مەسەلەی بلوتوث و وایفای ئەوشتانەی بە کواڵتێکی باش دابنێت تاوەکو سەپۆرتی ئەو ستریمە 4K 6 فریم گەورانە بکە لە مستەقبل پێم وابی ئەو مستەقبلی گەیمینگە لە داهاتوەشی دوور بەڵام لە داهاتوەشی نزیک مایکرۆسۆفت لەوانەیە چانسی خۆی تاقیکاتەوە بێمە لای هەواڵەکانی پلیستیشن بە باسی گەورەترین هەواڵیان هەفتەیە بکەم کە زۆر بابەتی زۆری تێدایە بەگومان بڕگەی پلیستیشنمان ڕۆ قەرەباغا بەڵام بە باسی گەورەترین شت بکەم کە دڵخۆشی کردیمە و لە هەمان کات دەشت چاوەڕێمە زۆر ئەویش چییە سۆنی لە کۆتاییدا بە پێی ئەو دەنگۆیەبی کار لەسەر ئیملیشنی پلیستیشن 3 دەکەن بۆ پلیستیشن 5 جا چۆن لە ماوەی ئەو 4 ساڵی پلیستیشن 5 بڵاوکرایەوە یاریەکانی پلیجی یەکمان بینی ئێستا لەسەر پلیستیشن پلس پریمیەم بەردەستە یان دیلەکس بە شێوەی داوڵۆند و یاریەکانی پلی دوش ئێستا حالیان سەبسەبروا زیاد دەکەن ئێستا سێ چوار یاریمان هەیە لەسەر پلیستیشن پلس پریمیەم بەردەستە دەتوانین داوڵۆند یان بکەین نەک ستریمینگ جا خەریکە پلیستیشن کارێکی لەو شێوازە بۆ یاریەکانی پلی 3 دەکەم جا پێویستی بە چییە پێویستی بە جۆرە پرۆگرام و سۆفتوێرێکە پێدەوتێت ئیمیلیشن واتە یاریە کلاسیکەکەم بە سۆفتوێرێک لەسەر کۆنسۆڵی نوێ ئەنجام بدرێت جا گەورەترین کێشەی پلیستیشن لە مێژووی خۆیدا یاریەکانی پلیسی بووە لەبەرەوەی پلیسێ لە ڕووی سیستمەوە بە پرۆسسەرێکی تەواو جیاواز دروستکرێ زەحمەتە ئیمیلیتکردنیان لەسەر پلیستیشن 4 و 5 یعنی زمانی کۆد و زمانی دروستکردنی یاریەکەی تەواو جیاوازە سۆنی بۆیە تاوەکو ئێستا نەیتوانیوە یاریەکانی پلیسێ زۆر ڕیماستەر بکە یان پۆرتیان بکە بیان گواستەوە پێویستە تەواو ڕیماستەر بکرێن دووبارە بڵاو بکرێنەوە بەڵام دڵت خۆش بی لە بە پلیسی ئیمیلیشنی بەڵێ لەبەروی پلیسێ یەکێکە لە کۆنسۆڵە هەر ناوازەکان پڕ یاری ناوازێ زۆربەی ئەو یاریانەی کە ئێستاش دەیکەین ڤێرژنی پلیسێنە دووبارە ڕیماستەکران بۆ یاری GTA 5 ڤێرژنی پلیسێ ئەکسبۆکسی 360 پلیسێ ئەکسبۆکس جیلێکی زۆر ناوازە من دەتوانم بڵێم هاوشانی پلی 2 ئەکسبۆکس ئۆریژینال بوو ئێستا پلی 4 ئۆکەی بوو بەڵام پلی 5 تا ئەوکو ئێستا زۆر خراپە جیلەکی لەگەڵ ئەکسبۆکس سیریسی لەبەر یاری تایبەتیان زۆر کەمە زۆربەی یاریەکانیان ڕیماستەرە دووبارە پۆرتە و هێنانی یاریە کۆنەکانە بۆ کۆنسڵنیە بەڵام دڵخۆشم بەڕاستی چکە پلیستیشن پلاس پریمیەمەکە ئەو یاری کلاسیکانە بەڕاستی من تقریبا هەفتەیەکە بەس یاری کۆنەکان دەکەم بەس یاری پلی 2 دەکەم لەسەر پلیستیشن 5 یاریش وەکو سلای کوپەر دەکەم کە هەواڵێکشم هێستا باس دەکەم بەس مهم پلیسێ بێتە سەر پلیستیشن 5 ئەو ئیمیلیشنە بەڕاستی دڵخۆشکەرە بەڵام ئەو تەنیا دەنگۆیە بەس دەزانم میشی دەسە دەکەن لەبەرەوەی تەواو ئێستا ئیمیلیشنەکەی پلی دوش جێگیرە یاریەکانی پلی دوش سەبردێن بەڵام دەگەڕێتەوە سەرەوەی خاوەنی ئەو یاریانە ستودیۆیەکان ئایا ئامادەن دووبارە ئەو یاریە بە کۆمان کواڵەتی بڵاو بکەنەوە یان پلانیان هەیە ڕیماستەری بکەن لە داهات و بۆی لەوانەیە هەموو یاریەک نەبین بە خێرایی سەبسەبر بی چکە دەگەڕێتەوە سە ستودیۆیەکان ئەویان لەسەر سۆنی نییە بەڕاستی سۆنی یاریەکانی خۆی لەوانەیە زوو دابنێ بەڵام
دەگەڕێتەوە ستودیۆیەکانی دیکە ثێرد پارتیەکان ئایا ئامادەن ئەو یاریانە دووبارە زیندوو بکەنەوە یاخود نا پلانی ریمیک و ڕیماستەر یان لە مستەقبل بۆیە نانەوە ئێستا بیکەن بزانی چ ڕۆدەداڕداهات بێمە لای دەنگۆیەکی نوێ لەلایەن شێپشاڵ نیک زە پێکەرێکە کە زۆر دەنگۆشتی باشی بڵاوکردەوە لە جیهانی پلەیستیشن و ئەوانە لە نوێترین قسەکانی خۆشی باسی دووبارە ڕیمیکردنەوەی یاریەکانی گاد ئۆف وار دەکەم وەرا کێشەیەکی شەیە کە دەبی باسی بکەم بەڕاستی بەڵام بە باسی ڕیمیکی بکەین سەرەتا بەپێی شێپشاڵ نیکی بی دەڵێ ڕیماستەرێک لە بۆ هەر سێ یاری یاخود بە یاریەکانی PSP شەوە یان ڕیمەی کە زیاتر پێی وایە ڕیمیکە لە بەرەمێنانە و لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە و ئەگەریشی هەیە لە کۆتایی ئەم ساڵ ئاشکرا بکردن کە من پێم وایە لە مانجی نۆیاندا سۆنی هاشای دەکە ئەگەر بێت و ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە ساڵی داهاتوو دەبێتە یادی 20 ساڵەی بڵاوکردنەوەی یەکەم یاری گاد ئۆف واری کە پێم وابی کارێکی زۆر گونجاوە سۆنی لە یادی 20 ساڵەی بڵاوبوونەوە یەکەم یاری گاد ئۆف واری یاری گاد ئۆف وار 1 2 چکە سێمان هەیە بەڵام 1 و 2 لەگەڵ دو یاریەکەی دیکەی PSP هەمویان بێکەوە بە کۆلێکشنێک جا ریمیک بێ ڕیماستەر بێ پێم وابێ ریمیک لە بۆ بەشی یەکەم زۆر گونجاوە لەبەرێ گرافیکیان زۆر کەوم بووە بەڕاستی ڤێژن ڕیماستەرەکەی من لەسەر پلەیسێ دەیکەم جوانە بەڵام پێویستی بە ریمیکێ وەکو DLC گاد ئۆف وار ڕاگنەڕۆک ڤالهاڵای کە دەستنەوە گریک دەبینکەوە گرافیکچی بەسەر هاتووە جا ئەگەری هەیە لە یادی 20 ساڵی داهاتوو سۆنی ئەو کارە ئەنجام بدە و پێشم وایە دەیکەن چکە دەنگۆیەکان زۆرن بەڵام کێشەیەکیش هەیە یەک لە کێشەکان چیە یاریە کۆنەکانی گاد ئۆف وار لەگەڵ ئەجێندای مۆدێرنی بێمەعنای ئێستا لەوانەیە نەگونجێ بۆ نمونە ئافرەتی تێدایە فول ڕۆت زیاتر ئافرەت لە یاریەکانی پێشووی گاد ئۆف واری تەنیا شێوەیەکی سێکسی و حەز بزوێنی هەیە لەوەی کەەوە کارکتەر بن چکە هیچیان کارکتەرێکی تەواو نین تەنیا پێم وابی ئەفینامان هەیە تۆزە کارکتەرێکی معقول بێتی ڕۆژی هەبێگەن کارکتەرەکانی دیکە جگە لە خێزانەکەی کریتۆسی هەر هەمووی تەنیا بابەتێکی سێکسی دانراون بۆ نام بووبیان لە دەرێ و جلو بەرجیان ڕوتەوە یا هەن لە بەریانی و تەنان دیمەنی سێکسمان هەیە کە کریتۆس ئەنجامی دەداسەوە لەگەڵ ئەجندای ئێستا ناگونجێ بۆیە لە یاری گاد ئۆف وار 2018 و گاد ئۆف وار ڕاگنەڕۆک و تەنان دیڵسێکی ڤالهاڵاش کەدەستەوە گریکی ئەو بابەتانی تێدان نییە لەبەروی ئێستا جەماعەتی فێمینیزم ئەو شتانە قبول ناکەن کە ئافرەت بە کەرستەیەکی سێکسی تەمەشا بکرێت قبول ناکەن و لێش ناگەڕێن و سەیریشکە یاریەکان چیان بەسەر هاتووە کە ئەو شتانی هەر تێدان نییە جا باش بێ خراپ بێ ئەوە دەگرێتەوە سەر هەر کەسە بۆچوونی جیاوازی هەیە بێگومان لەسەر بابەتی ئاینیە شێوازی فەلسەفی بیرکردنەوەتانە هەر کەسە بە شێوەیەک بیر دەکاتەوە کەسێ بە شێوەیە متعەلە ژیانی خۆی دەکەم من عیلاقەم پێدانی هەر کەسە و ئازادە چۆن بیر دەکاتەوە بەڵام مهم ئەمە کێشەیەکە کە تووشی ئەو یاریان دەبین لەبەرەوەی ئەگەر ئەو شتانە لابدەن گەیمەرەی زۆر تووڕە دەبێت وەگە ئەو شتانە بهێڵنەوە مەجموعە گەیمەرش کە تووڕە دەبێت جیهان وای لەیاتە دەبیت لایەک لە لایەک تووڕەبی ناکری هەردووکمان هەمومان پێکەوە بێک بۆ چون بێک بیرۆکە بژین کە بەداخەوە جیهانی ژوایە بەڵامی دیەوە جا چارە سەر دەکرێ ناکرێم نازانم بزانە داهاتە چ ڕۆدەدا پێم وابی سۆنی دەستکاری ناکە ئەگەر لە ژاپۆن ریمێکی بکەنەوە باوەڕ ناکەم سۆنی دەستکاری بکە بەڵام ئەگە سانتا مۆنیکا بیکە چکە سانتا مۆنیکای ئێستا جیایە لەگەڵ سانتا مۆنیکای ڕابردوو ئەگە ئێستا بیکەن پێم وابی کەت دەکرێت یان بلەر دەکرێت یان زنجیان لەبەر دەکرێت بزانم چ ڕۆدەدا دەبێت بۆچوونی ئێوەش بکەنەوەتانەیە بمینێ یان نەمینێ لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن بێمە لای پلەیستیشن VR2 کە وەزعی زۆر باش نییە بەپێی راپۆرتێکی نوێ چەندین وێبسایت بڵاوی کردەوە دەڵێ فرۆشی پلەیستیشن VR2 زۆر دابەزی وە سۆنی بەرەمێنان و و سۆنی بەشێکی زۆر لەو بڕەپارەی بۆ بەرەمێنانی یاریەکان و بەرەمێنانی پلەیستیشن VR2 دایناوە پارەکەی هەڵگرتووە لە پرۆژەی دیکە سەرفی دەکات لەبەرەوەی سۆنی پێی وای پلەیستیشن VR2 مستەقبلێکی باشی نییە جا تەمشا ساڵێکە پلەیستیشن VR2 بڵاو کرێتەوە ڕاستە زۆر لێ نەفرۆشای باوەڕ ناکەم 2 میلیۆن لێ فرۆشا بیتاوە کوێستا بەڵام ئەگەر سەیریشی بکەین چەندین یاری جیاوازی بە بڵاو کرێتەوە یەک یاریمان هەیە لەلایەن سۆنی بێگومانەویش هۆرایزن VR کە یاریی لانچ بوو بەڵام ثێرد پارتی یاری باشانە بە پلەیستیشن VR2 بڵاو کردەوە سۆنی لە کۆنفرانسەکانی خۆشی زۆر باسی VR کرد ینی گوناحە بڵێن سۆنی باسی VR نەکردە بەڵام کێشەی VR ئەوەیە ئەو پلەیستیشن VR2 ئەوەیە نرخی $550 و پێویستە پلەیستیشن 5 هەبی کە ئەویش نرخی $500 واتە $1050 لەسەر کەسێک ڕاداوەستێکە بیۆ یاریەکانی پلەیستیشن VR2 تاقیکاتەوە کە زۆر زۆرە بەڕاستی ناتوانێت VR2 پلەیستیشنی ناتوانێت ڕکیابەری مێتاکوێستی فەیسبوک بکە مێتای بکە لەبەرەوەی ئەو بە $500 دەیکڕی هیچی دیکەی ناوێت تا یاری بکە بکڕە و یاری بکە بەڵام ئەمەیان دەوی پلەیستیشن 5 هەبی ئەوەش دەکڕیم و بگمان یاریەکانش دەکڕێم چەند ئێستا لێنە سە پڵەسی زوو بەڵام زۆرە پێم وابی تاکە ڕێگە بۆ سەرکەوتنی پلەیستیشن VR2 بەردەستخستنی زیاتر یاریەکان لەسەر پلەیستیشن پلس بۆ منە پریمیەمی و هەروە نرخی پلەیستیشن VR2 دابشکێنرێ بە تەواوەتی بۆ $300 یان $250 پێم وابێ وەختی تۆزێک سۆنی
تۆزێک زیاتر یاریەکانی خۆی دەفرۆشن. یاری سلای کوپەر کە ڤێژنی پڵی 2 لەسەر پلیستیشن 5 و 4 ئێستا بەردەستە تاوەکو ئێستا گەورەترین سەرکەوتنە لە بۆ یاری کلاسیکەکان لەسەر پلانە نوێیەکی سۆنی کە یاری کلاسیکەکان دووبارە زیندوو دەکاتەوە. وا دەمە پێتان بڵێ من هەفتەیەکە خەریکەم ڕۆژانە ساعاتێک 2 ساعت دەکات 2 ساعت یاری دەکەم بەڕاستی چێژی هەیە و یاریە کاتی خۆی لەسەر پلی 2 تەواوم کردیە بەڵام ئێستا ئۆکەی بیکەن ئۆکەی زۆر نازدارە چونکە زیاتر لە بەپێی قسەکان بی زیاتر لە 3.1 ملیۆن ئەکاونت کە لە چەند وێبسایتێکی ئەکاونتانە بەردەستن یاریەکەیان داڵۆند کردێکە ژمارەیەکی زۆرە. تکا دەکەم سلای کوپەر ئەگە پلیستیشن پلس دیلەکست هەیە یان پریمیەمت هەیە سلای کوپەری داوڵۆند بکەن و توان یاریەکەش بکڕن بە $10 $8 چەندە یاریەکە بکەن ئۆکەی چێژی 1000 زۆرە و زۆر جوانە یاریی. بێمە لای ئاسترۆبۆت ئۆکەی لەم هەفتەیە چەندین یوتیوبەری جیاواز چەندین وێبسایت و چەناڵی یوتیوبی جیاوازی ڕۆژنامەوانیوانە دەستیان بە یاریەکە گەیشت نزیکەی 40 دقیقە بۆ 50 دقیقە بۆ ساعاتێک ئەندێکیان چەند مەرحەلەیەکی جیاوازی ئاسترۆبۆتیان تاقی کردەوە لە سەمەر گەیم فێستی لە هەفتەی سەمەر گەیم فێستی و ئێستا دەتوانن باسی بکەن و باسییان کرد و بەگشتی دەڵێن یاریەکە بە 6 دیڤلۆپەر دروستکرایە بەڵام 3 ساڵە خەریکن و دەڵێن لەوانەیە ببتە یاری ساڵ بۆ شێوازە باسی دەکەن دەڵێن گەورەترین یاریەکە ئەم ساڵ چاوەڕێ دەکەن بەتابەتی ئەو کەسانی یاریەکەیان کرد دەڵێن گەورەترین یاری ئەم ساڵ چاوەڕێ دەکەن دەڵێن یاریەکە لە سەرەتا تا کۆتایی هەستی خۆشی و پێکەنینت پێ دەدا و هەستەکەت پێ دەدا کە بەڕاستی یاریکردنە نەک ڕەخنەگرتن و نەک تێکردنی گرافیک و نەک نازانم چی و گەیم پڵێ و هەمووی چێژ بەخشینە هەمووی پێکەنینە هەمووی نوکتەیە هەمووی گاڵتەیە هەمووی جوڵەی جوانە و دەڵێن گەیم پڵێکەشی بەڕاستی زۆر ئیبداعی تێدایە و ئەگەر یاری ئاسترۆبۆتان کردبی ئەگەر یاری ئاسترۆ پلی ڕوونتان کردبی لەسەر پلیستیشن 5 کە ئەگە پلی پێنج تێتکا دەکەم بە خۆڕایی یاریەکە بەردەستە لە بۆت ئەنجامی بدەت چووکە تا نیکەی نازانی باسی دەکەم وەزانجی زژمێرم بیکە هەتا نیکەی دیتن نا تەنیا کردن بیکەن تێدەگەن مەبەستم چکە یاریشی چەندە ناوازێ و مێژوی پلیستیشنی چەندە بە ڕنگدار وشت پیشاندا من زۆر چاوەڕوانی یاریام من ڕۆژێکم یاریەکە دەکەم تاوەکو ئێستا لەم ساڵ چاوەڕوانکراوتین یاریمە لەم ساڵ ئەنجامی بدەم چکە بەشی ڕابردوو یاریەکەی زۆر ناوازم. پلیستیشن بە فەرمی بەرواری بێتا یاخود ئێردی ئاکسسی یاری کۆنکۆردی ئاشکرا کرد بڕیارە لە 12 مانجی حاف بۆ کەسانی یاریەکەیان پری ئۆردەر کردیە دەتوانن بەشەی ئۆپن بێتا یاریەکە ئەنجام بدەن کە لە ئۆنلاین دوو قسە هەیە هەندێک کەس دەستیان بە یاریەکە گەیشتە تاقییان کردەوە دەڵێن ئۆکەی و یاریە چانسێکی هەیە سەرکەوتوبی بەڵام بەگشتی گەیمەران ناڕازینە لە هۆکاریەوەی کارکتەرەکانیان زۆر دووبارەیە شێوەیان زۆر ناڵم ناشیرنە بەڵام شێوەیان دووبارەیە بە تێکەڵەیەکی ئۆڤەرواچ و زنجیرە فیلمی گاردین ئۆف دە گالاکسی مارڤڵێت یعنی هەردوو لایەن تێکەڵ کردی ئەو شتانە دروست کردیەوە ئەگەر سەیریشی بکەین ئەجێندای تێکەڵکردنی چینی جیاواز و ڕەچەڵەکی جیاواز ئەو شتانی ئەوەندە زۆر تێدایە ئەوەندە فۆکسیان نەخسەرەوەی کە چیرۆکی کارکتەرەکان چۆمی شێوەیان چۆ زیاترەوەیە کە دەبی ڕەشپێست تێدابی کە ڕەشپێستیش نابی پێست تێدابی دەبی کەسێکی ئاسیایی تێدابی کەسێکی ئەوەی تێدابی ینی ئەجندای نوێ بمعنەیە بۆکەکەی تێدا کە خگەیمەران زۆر ناڕازینە مهم چەندین ماپی جیاواز بەردەست دەبی چەندین هیرۆی جیاواز بەردەست دەبی وارەتوان لە بۆ خۆتان تاقیکەنەوە تا تێ کەسانی پریۆردەر کرێ من پریۆردەرم نەکردی بەڕاستی چاوەڕێمە یاریەکە نمرەکەی بینم لە سەروی هەشتابی پریۆردەری ئایندەی کڕم لەست خوارە هەشتابی چاوەڕە دەکەم بێتە سەپڵسی چکە بەڕاستی یارە نرخی $50 دەبای لە سەپڵسی بەردەست بە نەک بەو شێوازەی بفرۆشێ و لەسەر پیسیش بێگومان لە ڕۆژ یەکەم لەسەر لەگە پلیستیشن 5 بەردەست دەبی بەپەی تویتی یەکێک لە دەرهێنەرەکانی یاری پاڵوۆڵدیبی بەم زوانە ڤێژنی پلیستیشن 5 یاریەکە بڵاو دەکرێتەوە و ئێستا کاری لەسەر دەکەن و پێشترێژ شوهی یەشیدا کە یەکێکە کە بەڕێوەبەری پلانی ئیندیە یاری بچووکەکانە ناو پلیستیشنی لە ریتویتێک ئاماژەی بەودا بوو کە بەڵێ حەز دەکەن یاریەکە بخەنە سەر پلیستیشنی بەڵام کێشەکەیان لەسەر نیتندۆ سویچە کە یاریە بۆ نیتندۆ سویچ دەرەجەیەکە بەڵام بێگومان لێ ناگەڕێنە سێ بڵاو بکرێتەوە و پێشیان وایە کە هەرگیز ناتوانێت سەر سویچی بڵاو بکەنەوە لەبەرچە لەبەروی ئەو یاریە کۆپی پێستی کۆپێستیش نا بەڵام تەقلیدێکی گەورە و ئیلهامێکی گەورە بێگومان لە پۆکیمۆنی وەگرتێتەوە لە شێوازی کارکتەرەکانیان لە جیهانەکە لە شێوازی ئەنیمەیشنیان لە شێوازی گەیم پڵەیان لە شێوازی بیرکردنەوەیان ڕێک کۆپێستی پۆکیمۆنە لە زۆر لایەنەوە کە ئاشتێکی باشە لەبەرەی پۆکیمۆن ناوازێ و گەیمەری زیاتر چونکە پۆکیمۆن تەنیا لەسەر سویچی بەردەستە بەڵام پاوەڕ هەموو شوێنە بەردەستە مهم هەرچەندە پۆکیمۆن لەلایەن نیتندۆی خاوەندارێتی ناکرد پۆکیمۆن کۆمپانیایکی تایبەتە بەڵام نیتندۆ عەقدی وای لەگەڵ هەیە کە تەنیا لەسەر سویچی بڵاوی بکاتەوە مهم پاوەڕ بەم زوانە لەوانەیە لەسەر پلیستیشن 5 ببینین ستێرۆ بڵێید زیاتر لە ملیۆنێک کۆپی لەفرۆشرا و یەکێکە لە سەرکەوتنی یاریەکانی پلیستیشن لەم ساڵ تاوەکو ئێستا و دڵخۆشیشم و حەزش دەکەم بەڕاستی یاریەکە تەواو بکەم
داشکانێکی نوێ لەسەر پلیستیشن ستۆر کراوە دەتوانیت چەندین یاری جیاواز بە نرخی زۆر هەرزان وەربگریت لە ئەیس ستۆر لە فەیسبوک لینکەکەیان لە دیسکریپشندا دەنێم وەروە داشکانێکی باشیان لە بۆ یاریەکانی کردێ بۆ یاری Red Dead Redemption 2 بە نرخی 7,000 دینار بەردەستە یاری Call of Duty Modern Warfare 2019 بە 5,000 بەردەستە و بێگومان فیفاش بە 17,000 بەردەستە یاخود FC 24 جگە لەوەش دەتوانین گەیم پاس ئۆڵتیمیت پلیستیشن پلاس هەر شتێکتان دەوێت لە بواری دیجیتال ستۆر یاخود لە ڕێگەی فرۆشگای ئۆنلاین وەری بگری سەردانی ئەی ستۆر بکەن لە فەیسبوک بەنای من قسەیان لەگەڵ بکەن بارزانترین ڕێتوانین هەم یاریەکان وەربگری و هەم خزوزارەکانیش تاقی بکەیتەوە. ئۆکەی بینی لای هەواڵ یاریەکان لە هەواڵ یاریەکانش بێگومان تۆنێک هەواڵمان ماوە جا با بە دکتۆر دیسریسپێکت دەست پێ بکەن دکتۆر دیسریسپێکت یەکێکە لە بەناوبانکترین دەتوان بڵێن بەناوبانکترین ستریمەری عالەمەوە کۆی بناسرێ خاوەنی فۆلۆوەرز و سەبسکرایبەرێکی زۆرە کە 6 ملیۆن سەبسکرایبەر و فۆلۆوەرز و تاوای بشتی هەیە لە دنیایم ئەو کابرایە کە سمێڵەکەی هەیە و عینەکەی لە چاو نازام چ مهم لەم هەفتەیە تووشی کێشەیەکی گەورە بوو بەڕاستی هۆکارەکەش چ بوو چەند نامەیەکی لێ بڵاو کرایەوە یاخود چەند ئیمێڵێک بڵاو کرایەوە کە نامەکانی تێدا بوو و چەندی کەسیش هاتنە پێش کە دکتۆر دیسریسپێکت بە شێوەیەکی ناقانونی بە شێوەیەکی بێڕەوشتانە قسەی لەگەڵ کچێکی خوار 18 ساڵان و لەگەڵ هاوڕەگەز خوازێکی پیاو کردیان نافرەتە نازانم ترانسجندرە می ئافرەتە خۆی پیاوە خۆی کردی ئافرەت نازانم ئۆکەی بەلاشمەوە مهم نیە بەس مهم دکتۆر دیسریسپێکت لە ساڵی 2020 کاتێک لە تویچ بان کرا لە تویچ کە زۆر بەناو بانک بەو کاتی و باشم کردیە بێگومانە کاتی خۆی بان کرا لە تویچ هۆکارەکەیان ناشانە کە لەبەرچی بان کرا جا لەم هەفتەیە هۆکارەکە شاکرەکەەوە قسەی لەگەڵ کچێکی خوار 18 ساڵان کردە کە ئەوە تاوانێکی گەورەیە لە هەموو جیهان و لە کوردستانیش بێگومان تاوانێکی زۆر زەبەڵە هەولا ئاینیش تاوانێکی گەورەیە قسەی بێڕەوشت و یاخود سێکستینج پێدەرێن کە قسەی بێڕەوشتی و قسەی بە شەیەک بیڵێم کەوا بێئەدەبانە نەبێ مهم قسەیەکی بێڕەوشتی کردیە قسەیەکی کردێکەوە زیاد لە حەد سەر 18 ساڵان بووە بابەتی سێکسی باس کردێ لەگەڵ ئافرەتێکی یاخود کچێکی سەر و خوار 18 ساڵان لە ساڵی 2020 جا بێگومان دکتۆر دیسریسپێکت دانی بەودانە لە تویتێکی دوورگێژی کرد وتی من قسەم لەگەڵ بڵێ قسەم لەگەڵ ماینەرێک کردیەوە تا خوار 18 ساڵانە کردێ بەو شێوازەیە کە هەندێک زار چاتەکە تویتە ناو بابەتی بێڕەوشتیم داوای لێبوردی کردیە و دەڵێ من نەدرایمە دادگای کەس تۆمەتی لە دژی من تۆمان نەکردی دادگای بۆ شتەکان هەمووی تەبیعی بۆ تویچ لەگە تویچی ڕێکەتیمە و نازانچم بێگومان نەگەڕێتەوە تویچی بەڵام بێگومان قسەیەکی دیکە هەیە پێ دەوترێت Court of Public Opinion واتە دادگای بیر و باوەڕی خەڵکی دادگای بیر و باوەڕی خەڵکی لە ئۆنلاین دکتۆر دیسریسپێکت دەڵێن دەبی دادگای بکرێن سزا بدرێ لەبەر قسەکردن لەگەڵ پیاو یان ئافرەتێکی خوار 18 ساڵان لەسەر بابەتی سێکشوەڵی بێگومان تاوانە و سزایە و دەبی سزاش بدرێت بەڕاستی ئەگەر شتێکی وای کرد بدەبی سزا بدرێ ینی ویز ناقەشێکی تێدانێ دکتۆر دیسریسپێکت لەلایەن ستودیۆیەکەی خۆی میدنایت سۆسایەتی کە خۆی بە پارەی خۆی دروستی کرد بوو یاریێکی بێمعنای NFT درایڤۆنیان دروست دەکات مهم لەوێش دەرکرام و یاخود وازی هینە بزەبت نازانم بەڵام تویتێکیان کرد جەماعەتی میدنایت سۆسایەتی وتیان ئێمە پەیوەندیمان لەگەڵ دکتۆر دیسریسپێکت نەماوە بەهۆی ئەو جۆرە تۆمەتانەی کە ئاڕاستی کراوە لێکۆڵێکمان کردووە نامانەوەی چی دیکە لەگەڵ ئەو پیاوە تعامل بکەن جا دکتۆر دیسریسپێکت کە ناوی گای بیهامە خۆشی ژن و مارمنداڵیشی هەیە خەریکی هێشتا قۆڕانەشە مهم دکتۆر دیسریسپێکت باوەڕ ناکەم جارێکە ببینینەوە باسە ئەرزانە وتی دەگەڕێمەوە بەڵام باوەڕ ناکەم خەڵکی جارێک جێگەر ڕابگرتەوە زانست با باسی GTA و ڕۆکستاری بکەین چەند هەواڵێکم هەیە بەڕاستی سەرەتا با باسی GTA نوێیەکە بکەم GTA ئۆنلاین ئەپدەیتە نوێیەکەی کە وای کردیە گەیمەران تۆزێک ترسیان لە بۆ دروستبی بەتایبەتی لە بۆ مستەقبەلی GTA و وەرە بێگومان یاری GTA 6 لەبەرچم لەبەرەوەی لەم ئەپدەیتە نوێیە چەندین مشنی جیاواز و ئەرچی جیاواز بەردەستە یەکێک لە ئەرکە جیاوازەکانەوەیەکەوە تۆ دەتوانی لەگەڵ باونتی هانتەرێک یاخود لەگەڵ جەماعەتی پۆلیسی کاری پۆلیسی ئەنجام بدەیت تاوەکو پێت دەڵێن لە فلان شوێن کەسێک ئەو تاوانی ئەنجامداوە شتی کردووە نازانچە دەتوانین بچی پارە لە شوێنانە خڕکەوە تا پارەکانی خۆت خڕکەوە جا بێگومان ئەگەر تەبیعی خۆت ئەنجام دیدی بە ئۆتۆمبیل یان بە پیادە بچی ئەو شوێنانە چەندین بزنسی جیاوازە پارەکان کۆ دەکەوە کە باونتی هانتەری بەڵام ئەگەر خزمەت گوزاری GTA پلست هەبی کە مانگانە 8 دلار پێم وابی دەتوانی ماندووبوونی نەکەی بە سیارە بچی هەموو شوێنە پارەکان کۆکێ بەڵکو دەبتە ئەپێکی مۆبایل بە ئەپلیکیشنێک دوگمەکە دادەگری یەکسەر پارەکان کۆ دەبتە و دەسە حسابەکەت واتە ئەو جۆرە تەعاملەی ڕۆکستار لەم ئەپدەیتە دەیکا بۆ ئەوەیەکەوە پارەیەکی زیاتر لە گەیمەران کۆکەنەوە
تاوەکو زیاتر لە یاریەکە ماندوو نەبن تۆ پێویست ناکە 20 بزنستەیە بچی ئەو هەموو شوێنە بکەی لە ئابدێتە نوێیەکەی پارەکان کۆکێ بەڵکو لە ڕێگەی ئەپی موبایلی دەتوانین پارەکە ئۆتۆماتیک بۆت کۆکێتەوە جام بێگومان لە ئۆنلاین کاردانەوەیکی خراپی دروست کرد و بەخۆشم پێم سەیرەکە ڕۆستەکارێکی و شێوازە دەکات ئەوە یعنی لە مستەقبل ڕۆکستار لەوانەیە باگەرش زۆر لەوانەی نا باگەرەی زۆر لە ئۆنلاین GTA 6 ئەو جۆرە کارانە دەکات کەوا پارەی ڕاستەقینە سەرف دەکەی بۆ کەکردنەوەی پارەی فیک کە زۆر زۆر بمانەیە باز دەمێن بۆ سنیگە بکەن پێت وایە شتێکە ڕۆکستار دەیکە تا چەند گەیمەران قبول دەکەن قبول دەکەن یا خۆت نا لە کەمنت بۆ چنی خۆتان بووس دەنگۆیەک و لیکێکی نوێمان هەیە کە نازانم تا چەند ڕاستە یا خۆت ڕاست نییە بەڵام هەندێک شتی ڕاستی تێدا تقریبا توان بڵێمە شتێدا کە زۆر نزیکە لەو ترۆیدەرەی GTA 6 تاوەکو ئێستا بڵاو کرێتەوە ئەنجا سنزانیارێکی نوێمان هەیە لەسەر دیسپاچ وەرک واتە کاری پۆلیسی لە ترۆیدەری یاریەکەی هەندێک دیمەنی تێدایەکەوە ڤیدیۆیە گەیمەر بە کامێری کەسی یەکەم کارێکی پۆلیسی ئەنجام جا گەیمەرە دەیکە ڤیدیۆ لە ئۆنلاینی یاری GTA بڵاکە نازا بەس میهیم بەپێی ئەو زانیاری نوێیانە بی دەڵێ هەر گەیمەرێک کە بە ئۆتۆمبیلی لۆ ئینفۆرسمنت تێداوی واتە ئۆتۆمبیلی پۆلیسی لە بەردەستبی یاخود هەیبی دەتوانێت کاری دیسپاچ وەرچی بکە دیسپارۆ بگوان پێشترش هەبوو لە GTA ساندیس شەو بەڵام لێرەیان وەکو ئەرک و میشن دەتوانی ئەنجام بدێ وەکو مرحلە دەتوانی ئەنجام بدێ دەڵێ کاتێک کە ئەتو ئۆتۆمبیلەکەت هەبوو ئیخۆت بوو ئەجا ئیخۆتە مەبەستیانەوێت تۆ لەگە پۆلیس کار دەکەی FBI CIA هەر شتێکە دەتوانی بە فری مۆد بسوڕێتەوە دەتوانی لە هەر شوێنێک داوای هێزی زیاتر بکەی پۆلیس بێ هاوکاریت بکە یاخود دەتوانی کۆنتاکتی بکەی بڵکاکە وەرنەیەکوانم ڕوبەڕووی هەندێک مزرمی دەبمەوە پۆلیس دێن هاوکاری دەکات ینی مەرزنیە بەس دزدی پۆلیسی ویدوانە پۆلیس هاوکاری دەڵێ دەتوانی ئۆتۆمبیلی پۆلیسەکەشت بەقوتر بکەی باشتر بکەی یاخود زۆری جیاوازی لێ بکڕی و لێ بخڕی بەڵام ناتوانانی ببیە جەماعەتی پۆلیسی ئەگەر بێت و لەگەڵ ڕێکخراوێک و لەگەڵ باندێکی چەتە و مافیا کۆنتاکتت هەبی واتە دەبی خۆت هەڵبژێری مافیایی دەکەین یان پۆلیسی دەکەیت بگومان ئەو زانیاریانە لە ڕێدەتی بڵاوکرێتەوە لە سەبڕێدەتی GTA 6 کە لەوانەیە وەبی لەوانەوەی بەڵام چەند لە ترۆیدەری یاریەکەی زۆر شتی تێدایە کە زۆر لە قسانە نزیکە ئینشاءڵڵە وەیە لە بەروی سەرنجڕاکێشان هەروە قسەی شەبوو یعنی ئەوە زانیاری نیە تەنیا بۆچوون و شتیکردنەوەیەکە دەڵێن زۆر سەرنجڕاکێش دەبی ئەگەر لوسیا یاخود لوسیا کچەکە لە یاری GTA 6 کەسێکی خراپبی لە دژی یاسا و شتکار بکەم جەیسن کە پیاوەکەیە ئەو لەگەڵ یاسا کار بکە و پۆلیس بیم بە دووی بکەوی بە دوو لوسیای بکەوی بەڵام لوسیا جەیسنی عاشقی خۆی بکە ببنە ڕۆمیۆ و جوولێت شیرین و فەرهاد و لوسیا یان دەبی لوسیا بۆ لایانی باشە بڕوە یان جەیسن لە بۆ لایانی خراپە بڕوە شش سەرنجڕاکێش دەبی بەڕاستی ئەگەر ئەوە بی بەڕاستی زۆر 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 خۆش و سەرنجڕاکێش دەبی چیرۆکەش خۆش دروست دەبی بەڵام وەکوتم تەنیا دەنگۆیە فەرمینیە ئەگە فەرمی بی دەڵێن فەرمیە ئەو تەنیا دەنگۆیە وە دەبی وە نابی نازانم زانەدا چرتدا و شتێک سەرنجڕاکێشم بین لەم هەفتەیە لە تویتەری یەکێ لە فیلمە هیندیەکان پۆلیسەکە قسەی دەکاتن ئەگە سەری باگراوەندی پۆلیسەکەی بکەی نەخشەی GTA 5 لە باگراوەندانەیە لە فیلمەکەی دایانەیە بێگومان لێرە بە معنایەوەی دایانەیە کە ئێرە پۆلیسە خەریتی هەموو شتێکیان لەکنە بەڵام لە ئاساسیش خەریتی GTA 5 زۆر پێکەین لێر زۆر ئیمانە بە فیلمێکشنە نوێیەکانی هیندی نییە بەڕاستی چکەشتیوە بێمانە زۆری تێدا لە ئەبدێتە نوێیەکەی GTA 5 لە ئۆنلاینەکەی یەکێک لە سزنەکان کە دەگیری دەچیا و سزنەی شوێن دێکە لە سزنەکان لە دیوارەکان شوێنێکیدا تو زۆر بە خەریتی دەچینجا لە ئۆنلاین دەڵێنەوە خەریتی ئەکییت خەریتی GTA 6 ڕۆکستار بانک قەزداینە تەمشا ڕۆکستار پێشتر کاری دۆ شێوازی زۆر کردێ کە ڕکلامێکی ناڕاستەخۆ بۆ شتەکانی خۆی دەکە یان هێلکێکی هەڵنێنرا دادنێ گێمەران بیدۆزنەوە تاوەکو گێمەران بەردەوام خەریکی یاریەکانی یعنی مارکتینگی ڕۆکستارمان لەو شێوازە بینیوە بەڵام ئەوەیان وەیەوە نییە نازان بەڵام بتم ئاگدار من کە ئەگەری هەیەەوە لەوانی نەخشێکی GTA 6 ڕۆکستار بانک قەزدێنێ لەوانەشە لە تەبعی غەرە دەرچووی عکسەکردن سەر ڕۆکستار مۆزەخانەیەکی لە بریتانیا کردیتەوە پێم لە ئیرلندەیە کە بۆ یەکەم جارە ئارت وەرچی یاری ڕێد ڕەدەمشن دوی ببینین کە نەخشەی سندنی تێدایە کارتەکانی تێدایە پاکەتی سیگارەتەکان و جغارەکانی تێدا کە لە یاری ڕێدێت هەیە و لۆگۆی ڕۆکستاری وەروە مێژووی GTA تێدا بە کارکتەری زۆر بچووک و کلیلێکی گەورەی تێدا ئی ڕۆکستاری کە بزانم نازانم کلیلەی چەندە چیارێکی یان چیە لە بیرم نییە بزەبت بەڵام مێژووی جوانی ڕۆکستاریە بەڵاستی حەز دەکەم سەردانی مۆزەخانەیە بکەم کە زۆر زۆر جوان بێمە لای ئەلدن رینجی لە هەفتەی ڕابردوو یاری ئەلدن رینج نمرەی 95 وەگەر لە مەتاکریتیک و ڕەخنەگران زۆریان بەدڵ بوو بەڵام کێشەیەکی هەبوو کاتەکان دەکەس تاقییان کردوتیان یاریەکە زۆر قورسە بەڵام گەیمەران داوت نەخێشتیوانی ئەلدن رینج بەخۆی زۆر قورسە دەبی قورس بی خۆشە
یاریەکە بڵاو کرا ئۆکەی یاریەکە بڵاو کراوە گەیمەران بەگشتی تاقییان کردەوە تا جارە ڕخنەگەرنیە گەیمەران لە ستیمی بۆ یەکەم جارە نمرەی مامناوەند بە یاریەکی فرۆم سۆفتوێر بدەن یاخود بە یاریەکی سۆزلایک بدەن زکەی هەفتەیەک ئەو نمرەیە بە میکست ماوە بە مامناوەدی ماوە هەموو یان کێشەی پەرفۆرمانسیان هەبوو یان کێشەوەیان هەم دەیانگۆ یاریەکە بە شێوەیە قورسکراوە تەنیا لە بەرخاتیەوەی بڵێن یاریی قورسە واتە قورسەکەی چێژی نییە چکە یاری قورس ئەگە چێژی هەبی زۆر خۆشە بۆ نەوا دەکە زیاتر بسوڕێتەوە کارتەکەت بەقوت بکەی گەیمی خۆت باشتر بکەی نەک ئەگە تو لێڤڵت 200 بی 300 بی 700 بی هەموو شتێک شت پێبی بۆسەکە بە دوو حرەکەی لە ناوت بە ینیەوە بمعنایە قورسەکی بمانایە زەو زۆری پێنەچوو ڕخنەکان زۆر بوون و فرۆم ساوتر ئەبدێتێکی نوێی نرد تۆزێک باڵانسی یاریەکەی باشتر کردێتە یاریەکەی ئاسانتر نەکردێ بەڵام باڵانستری کردێ بۆ نمونە لە هەفتەی یەکەم بۆس نا بەڵکو ئەنەمی تەبیعی دوژمنی تەبیعی سەدزادەی ئەوانەیە کە دەڕۆی دوو شەقی لە بنیژێ دەڕۆی مۆزوع نییە ئەوانیش دایانتانی بە دوو حرەکە بتکوژن کە زۆر بێ مەعنا بوو بەڕاستی من هۆکاری سەرکی تاوەکو ئێستا ئەوەندە ئێڵ ڕێنگم خۆش دەوێت یاری ساڵیش بووە لە تاوەکو ئێستا دیڵسەکەم نەکردی بە ئەوی دەگەڕێتەوە بەڕاستی تااقەتم نییە 30 ساعت تەنیا کارکتەرەکەم بە قوت کەمی دەچێژ دیارەکەی بکەم ئەو تااقەتم نییە ئۆکەی ئەو تااقەتم نییە چکە کارکتەرەکە چەند بە قوت بی لە یاری ئەڵڕینجی ناخوە کە دیڵسەکە دەبی لێش دووبارە بە قوتی تااقەتم نییە یعنی بۆسەکەی کە دەکەی ئەو بەخۆی زۆر زەحمەتە بەڵام بۆ ئەوەی لە بۆسەکەی چانسێکت هەبێ بی بەزین دەبی کارکتەرەکە زۆر بە قوت بکە 30 ساعتێک زیان یاریەکە بسڕێتە هەرچەندە بێگومان ئێستا بەقوترکردنی کارکتەرەکەتیان ئاسان کردی لە ڕێگەی تری فراگمنتە شتشی بابەتی لە جیانەکە کۆ دەکەێتوان لێڤڵەکەت بەرزکەوە بەڵام ڕاستی و تااقەتم نییە چاوەڕێمە مۆ دیارەکە لە پیسی بەردەست بیم بە ئاسانی یاریەکە بکەم ئەو مەجالم نییە ئەگەر حەزم لێ بەڵام کات خۆ لە ڕنجی 2003 تاوا کرد مردم پێوەی بەڵام هیوادارم ئێستا هاتەوە سەر پۆزتیڤی گەیمەران تۆزێک باشتر بووینە تۆزێک تێگەیشتن لە یاریەکەی وەروە بەڵانسەکەش تۆزێک باشتری کرد هیدتاکە میازاکی لە مەفتێ ڕێگەیاندکەوە لەلایەن چەندی شوێنەوە قسە و باسێکەوە دەیانەوەی ئێلدن ڕینگ بکەنە فیلمی سینەمایی یاخود بیکەنە زنجیرەی تەلەڤیزیۆنی و دەڵێ پێویستە شوێنێکی زۆر گەورە بە پارێکی زۆر زەبەدا بە ئەفکاری زۆر باش بێنە پێش تاوەکو ڕێگەیان پێ بدەین ئێلدن ڕینگ بکەنە فیلم یا بکەنە زنجیرە پێم وابی ئێلدن ڕینگ ئەگەر بکرێتە تریلۆجی واتە سێ فیلم وەکو لۆرد ئۆف دە ڕینجی باوەڕتانەی منافەسە لۆرد ئۆف دە ڕینجی لەوانەیە بکات چکە ستۆری و باگراوەندەکەی کە جۆرج مارتن لەگەڵ میازاکی بێکەوە نووسیتیان جۆرج مارتن نووسەری گەیم ئۆف ترۆنزی زۆر ناوازێ بەڵام بزانین چێ دێتە پێش هیوادارم ستودیۆکی وەکو HBO بێ ئەگەر بیانە بیکەنە زنجیرەی تەلەڤیزیۆنی یان ئامازۆن بێ یانیش ئەگەر دەکرێتە فیلمی سینەمایی وارنەر برۆس بێتە پێش یان لێجندری یونیڤەرسال بێنە پێش تاوەکو زنجیرە فیلمێکی وەکو لۆرد ئۆف دە ڕینجی لێ دروست بکە و پێمان پیتر جاکسن کەسێکی وەکو پیتر جاکسن بێ و فیلمە کاریتیان لەوە بکە زۆر ناوازە دەبێت حەقسەکرد لەسەر جەماعەتی فرۆم سۆفتوێری لەم هەفتەیە هاکران زیاتر لە 1.5 تێرەبایت داتایان لێ دزرا کە تاوەکو ئێستا دیار نییە چێنە بەڵام مەبلەغە پارێک دەکەن گەڵ شتەکان بڵاو دەکەن جا گەیمەران بە شێر شێوەخان پێیان ناخۆشە بەڵام هەندێک پێیان خۆشە دەڵێن ئۆکەی بابزانین هۆکاری سەرەکی چییە کە بڵەت بۆرن لەسەر پیسی بەردەست نییە یان ڕیمێک و ڕیماستەر نەکرێت لەوان لەو داتایانە هەبی بە فەرمی کاپکۆم بەرواری کۆنفرانسی داهاتوی خۆیان شاکرد کە لەیەکی مانجی هەفتە ئەواتە لە هەفتەی داهاتوو من لە بەرنامەی سفرەک ژیری بێگومان هەموو شتەکان باز دەکەم بە فەرمی دەزانینکەوە کاپکۆم باسی یاری دێد ڕایزینگ دەکات کە بە فەرمی تریلەرێکیان لێ بڵاو کردەوە ئەو یاریەمان ڕیماسەر کردەوە دووبار بڵاوی دەکەینەوە وەروە هەندێک زانیاری نوێمان هەیە لەسەر یاری پات ئۆف گارس و ڕزدن ئیڤڵ 7 بایۆهەزار دێتە سەر ئایفۆن و ئەوانە و نازانین چی دیکەش دێم زۆر کەس دەڵێن لەوانەیە RE9 ڕزدن ئیڤڵ 9 ئاشرا بکرێن یان کۆد ڤیرانەکە ڕیمەیک ئاشرا بکرێن یان شتێکی نوێی ڕزدن ئیڤڵ پێم وابی دەبی شتێکی ئاشرا بکەن لەبەرەوەی کاپکۆم تقریبان 2 ساڵ جارێک ساڵانە یاریی نوێی خۆی بڵاو کردەوە سە لە جیان ڕزنی بڵین وە لە مەیشە ینی ماوەیەکی زۆریشە ڕزنی ڤڵۆشی نوێمان نبینیوە وەکو تڕیلەر و گەیم پڵی بزانین چ دێ لە پاشان هیوادارم شتێکی لێ ببین هیوادارم سیدی پرۆژێکت ڕێ بە فەرمی ڕانگەیاندکەوە دەیانەوێت لە بەشی دوم یاری سایبەرپانک یاریەکە زیاتر ئەمریکی بکەن و ئەمریکی ڕەسەن بکەن هەرچەندە ئەمریکی ڕەسەن مەبەستی هیندە سوورەکان نییە غەڵەت تێمەگەن مەبەستیان ئۆتەنتیکلی ئەمریکن واتە چیرۆکەکەی زیاتر مەسەرەن جیهانگیری نەبی بەڵکو کێشەکانی ئەمریکا و ستۆری ئەمریکی بێت چکە لە سایبەرپانک 2017 تۆزێک جیهانگیری پێوە دیار بوو کللتوری جیاوازی پێوە دیار فۆرچەندە ئەمریکا هەم زۆر کللتورێکی لێت چکە وڵاتێکەکەوە بنچینەکەی کۆزبەرە بەس بزانم کو دەبی لەبەرەوەی سایبەرپانکم خۆش دەوێت فانتۆم لیبەرتی دیڵسەکەی زۆر ناوازە بوو بەس
بزام ئەگەر ئەمریکتری بکەن یعنی چ CEO یوبیسۆفت سەرۆکی یوبیسۆفت بە فەرمی ڕاگەیاندکەوە گەیمەران چاوەڕوانی ڕیمەیکی زیاتری یاریەکانی ئەساسن بکەن و دەڵێت چەندانەیەکی لە بەرەمێنانە واتە یەکدانە چەندانەیە کە بێگومان قسەکان وانە بەشی یەکەم ڕیمێک بکرێتەوە دووەم و سێەم لەگەڵ چواردانە ڕیمێک لە بەرەن ئەو دەنگوەیە بەڵام بەشی چوارم بە فەرمی دەزین کە ڕیمێک دەکرێتەوە کە بلاک فلاگە وەروەوتی دەمانەوێت ساڵانە یان 2 ساڵ جارێک ئەتا پێمان بکری ساڵانە یاریشی جیاوازی ئەساسن کریت بۆکو پێشتر بڵاو بکەینەوە ئەتا دایانەوێ مەسەن چۆن دانە یاریەکانشیان جیاوازبی چۆن ڤالهاڵا جیاواز بوو لە میراجی قسەکەشان لەوەی تەواو میراژ زۆر جیاواز بوو گەرچی لەوانەیە کۆتاییەکەی زۆر باش نەبووبی بە بڕای من بەڵام یاریی جیاوازی ئەساسن بوو لە چاو یاری نوێیەکان دەڵێن ئەم ساڵ یاری شارۆ کە باسی ژاپۆن دەکات تۆزێک بە ڤالهاڵا و ئەوانە دەچی ئۆدەسی ئۆریجین دەچی بەڵام هێکسێ کە لە پاشەوی بڵاو دەکرێتەوە یاریش تەواو جیاوازەوە پەیوەندی بە جادوگەری و یارێکی ترسناک کۆشتانەی ئەساسنە دڵخۆشم ئەساسن ناوازەیە بە تایبەتی بلاک فلاگ ڕیمێک بکرێت پلیستکە هەرچەندە ڕیمەیشنەکەن ئێستا بەخۆشی زۆر ناوازێ بەڵام بیکەنە 6 فرێم ئەرە ئەوەندەم لێتان ئەمازۆن بە فەرمی ڕاگەیاندکەوە یاریێکی نوێی تومڕێدەر لە بەرەمێنانە کە دەمانزانی پێشتر بەڵام دەڵێ زووتر بڵاوی دەکەین لەوەی ئەنگۆ پێشبین دەکەن دەڵێ سبێنێ بڵاوی ناکەینەوە بەڵام بەم زوانەش ئاشا دەکرێت بڵاو دەکرێتەوە و هەروەها یاری نوێیەکەی لۆرد ئۆف دە ڕینگسی کە هیچی لەسەر نازانین تەنیا دەزانین لەلایەن ئەمازۆن گەیمز لەگەڵ کریستل داینامیک دروست دەکرێت لۆرد ئۆف دە ڕینگەکە زۆر هیوان بەرز نییە لە بەرەوەی یاری گۆڵممان هەبوو کە زۆر وێران بوو و لۆرد ئۆف دە ڕینگ بەڕاستی ئەگەر ستودیۆیەکی زەبەلاح دروستی بکە بۆ نمونە ئەکسبۆکسە پلەیستەیشنەوان دروستی بکەن یعنی چاوەڕوانێکی گەورە نەبووی هەیە بەڵام ستودیۆی دیکە کریستل داینامیک لەگەڵ ئەوەی کریستل داینامیک یاریەکانی تومڕێدەریان زۆر باشی دروست کردیتەوە کەستا بەڵام زانستەبی مۆدی نوێ ماپی نوێ بە ناوی ریلۆد لە بۆ یاری فۆرتنایت بەم زوانە بەردەست دەبین کە مۆدێکە چل یاریزان توانێت ناویدا یاری بکەن کە تقریبا لۆکیشنەکانی ئەم چوتر کردەوە کۆمپاکترە و چەندین تا شوێنی جیاواز لۆکیشنی جیاوازیان دانایە سیزنێکی نوێ لە بۆ یاری کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفەر 3 بڵاوکرێەوە کە شێوەیەکی پیکسلی هەیە هەندێک دەڵێنەوە پیکسلی نییە واکسڵە نازانم چییە بە شێوەیەکی جوانی هەیە کارتونیە پیکسلی سەرنجا کێشە بزانین کەینێ بەردەست دەبین ئەپدەیتە نوێیە شتێکی تێدایە بە ناوی بیت پارتی ڤۆرتێکس مۆشپێت کە شێوەیەکی پیکسلی یاخود ماینکرافتی دەدا سەرکەوتو دەبی یان نا چاوەڕێی جەماعەتی کۆڵ ئۆف دیوتی ماوە قسەی بکەن شتێکی شێکە نازانم گەیمەران لە تووڕێنینە لەسەری ئەویش ڕیماستەرکردنەوەی یاری دۆنکی کۆنگ کۆنتریە کۆنای کەنتری ریتۆرن نرخی ئەو ڕیماستەرە $6 $6 یارەکە دووبارە بڵاوکەرەوەی ینی گرافیکی بەست دەکرێتە HD کە سویچە بۆ گەیمەران لەو جۆرە یاریانێتی تووڕە نابن کە ڕیمەیک و ڕیماستەری ڕیمێک نا بەڵام ڕیماستەری بە $6 دەفرۆشن سۆنی ڕیماستەری بە 50 بفرۆشتی دنیای لەسەکاوە دەکەن مایکرۆسۆفت ڕیماستەرێکی بە 50 بفرۆشی دنیای لەسەکاوە دەکەن بەڵام کەس دڵنیتون دو قسەی ناکە ئەتاری 50 کە زنجیرە کۆلێکشنێکی یاریەکانی پێشووی ئەتاری لەسەر پلەیستیشن ئەکسبۆکس نیتندۆ PC بەردەستە جا ئەتاری ڕێگەیان کۆمپانیا ئەتاری دەڵێت 39 دانە یاری زیاتری لە ڕێگەی ئەپدەیت بۆ جەماعەتی یاخود لە ڕێگەی DLC لە بۆ ئەتاری 50 بڵاو دەکەنەوە ئەتاری 50 ئەنیڤەرسری سەلەبریشن جا ئێمە لە کوردستان کاتی خۆی ئەو کۆنسولی ئەتاریە کە کۆمپانیا ئەتاری بڵاو دەکردەوە ئیدی وشەی ئەتاری لەوەی هاتیە کۆمپانیاکە و کاتی خۆی کۆنسۆڵێکی بڵاو دەکردەوە لە بۆ گەیمینگی پێی دەوترێت ئەتاری ئەوە شێوەی بوو ئیدی ئەوە نما و هاتەوە ئێستا بە شێوەی کۆلێکشن لەسەر کۆنسۆل هەنوویەکان بەردەست دەکەن و تا ئێستاش کورد بە جیهانی گەیمینگ دەڵێ ئەتاری لەوەرەوەی ئەوە یەکەم ئەتاری بوو یەکەم هەم ژۆ دەرم یەکەم گەیم بوو ئەنجامیاندا سەرکە یاریەکانی ڕزنی ڤڵ4 و ئەساسن کرید میراج و دێت ستراندینگ لەسەر iOS بەڕاستی فرۆشەشی زۆ خراپی هەبووە بەگشتی ڕزنی ڤڵ4 بەگشتی نزیکەی 15,000 دانەی لێفرۆشەیە ڕزنی ڤڵش 34,000 لێفرۆشەیە میراج 5,000 لێفرۆشەیە دێت ستراندینگ 23,000 کۆپی لێفرۆشەیە کە بێگومان هۆکاری سەرەکی چییە فول پرایسە کەس ئامادە نییە لەسەر آیفۆنی لەسەر آیپادی $50-$60 بە هیچ یاریەک بدا بە $10 بی دەیکەین بە 15 بی ئۆکەی بەڵام $6 چه $6 پێدا یارێکی نوێ میکی ماوزا شاکرا بنای ئەپیک ماکی لەسەر PS4 و PS5 و Xbox و PC بەردەست دەبی یاریەکە نوێ نییە ئەوەش ڕیماستەرە لەسەر تای پلەتفۆرمەکان بەردەست دەبین نرخیشی $6 دەبێت یارێکی نوێمان هەیە بە ناوی نۆرس کە ترن بیس ڤایکینگە واتە ڤایکینگ تێە هەشەی ڤالهاڵای بەڵام ستایلی گەیمپڵێکی ترن بیسەوە واتە کاراکتەرەکە ڕادەوەستی فەرمانی پێ دەکەی ئەو شەڕ لە بۆ دەکات یاری جانگۆ فێت یارێکی کلاسیک دووبارە بە شێوەیەکی کواڵەتیشی بەرزتر دەگەڕێتەوە لەسەر پلەیستیشن Xbox و PC بڕیارە لێکی مانجی هەش دووبارە بڵاو بکرێتەوە و
یارەکانی ستار وارز ماوەی زۆر نوێکرێنەوە کە دڵخۆشکەرە بەڕاستی و حەز دەکەم تاقی بکەنەوە. دوای خەبەریش باسی بکەم بە باسی ستیم دێجی بکەم کرد لە کۆتاییدا شتێکی نوێیان زیاد کرد ئەویش ڕیکۆردی گەیم پڵێ کاتێک یاری دەکەی دەتوانی گەیم پڵێکی خۆت ڕیکۆرد بکەی وەرتوانی ڕیکۆردەکەی خۆشت بیخێسە هاردەچی لە ئۆنلاین بڵاوی دەکەیت و ئارەزوی خۆت بەتایبەتی بۆ کەسانێک هەیە ستیم دێکیان هەیە دەتوان مایکرۆفۆنێک لە USB بخەن لە خۆتان ببنە یوتیوبەر ئەگە ستیم دێک کتەبی یاریت هەیە گەیم پڵێی خۆت و بەدەنگەوە ڕیکۆردکە بڵاویش بکە ئیشێکی هاسانە خۆش. ئۆکێ خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی ئەمەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری نزیکەی 52 دقیقە قسە دەکەم نازانم چەند کە کورتی دەکەم و مۆنتاژ دەکەم چەند هیوادارم بەدڵتان بی قورگم کەت ماندی بووم هەناسە نەما چکە چەند 52 دقیقە لە سێ قسەی دەکەم بێ ڕاوستان هیوادارم بەداگرتنی دوگمە لایک سپاسی ماندی بوونم بکەن سبسکرایب چناڵ لە بیر نەکەن تا ئەڵقەی داهاتوو هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ